یان استاد حسین بۆ یادگاریە 2023 مانگی 11 بامێنێ بەخێر خۆگەر حەزاکەی کوڕ بێلانی ئەگەر حەزاکەی کوڕ بێلانی دۆزەکە لە دوری لە هەیوادانی دۆزەکە لە دوری لە هەیوادانی نازار نازەنینی بەناسپەری وەرەدەوە نازار نازەنینی بەناسپەری وەرەدەوە بابێنێ شەما سانت بەی گوڵ لەو هەرێدا بابێنێ شەماڵی بەی گوڵ لەو هەرێدا بە سەلامەتی کاکە سەحەد بۆ مامۆستایوان بەتایبەت کاکە لەهۆر یا کاکە حوسێن خمسلي خيال سليل وازواسو سياسل شون دركم يبايقنا سو انا ساكي مني دايلة سريكي واني دايلة بيرة دار قلا كيرزاني دايلة بيرة دار قلا كيرزاني نظر نازنيني بناس بري ورد نظر نازنيني بناس بري ورد بابێنێ شەماڵ وای گوڵی لەو